زیادتر و مجاری دراستین تورد دوی اوه کوه کارم بحث لیکری بابت گندلی العراق هر کوه کارم جی بحث کری سر چند ساله یعنی به تریلیونان دلارن دیار نماینه به برکن دزی بیتیان هر رکاتی بیت عند بحثات درین سنوری کین و بشرن بچینه گندلیه بگشتید ناو عراق داموانه که من هیا برز احمد عبد ربه بسپور آبوریه جبغدای لقل منه افدا ما باش بیتن برز گلک جاران دما کو ام بحثا گندلیت کین آنکو اگر از بحثا سیاسی عراقی بکن دما کو بحثا گندلیت کن کم تشت داکو اف گندلیال وی داره هی وشرن ده فوکس خو ترکیز خو یا جاده یا عربی یا عراقی برای دنا هرم کردستانه دما کی داکو اگر امتنه بحثی خالن سنوری بکن ل نافراستو باشور عراقی اوین کو بجین هفکاری میجی آماجه بکری سالانه گندلیه که زور تدا انجام دان کنترل کردن بشک جوه گندلیه کلوان درین سینوری تکرن ده حتی چند کاریگری سر دهات و آبوری عراقی هبیتن تو و کشارزای که آبوری بالبداية لا سرتا صلاة ولا كان الله برزكتان هالبتا من لو باوردام اما تشتكي شاروانية لا هيج هولتك عراقي هر لبكورة وتابا شور بابتي قاندالية كلا مترسي دار تنين دوسيا كان كخلق عراقي ودنالين بموي چندين سالة هروها من لو باوردام او قاندالية كاريگري لسرهمو كرتكان هيا لسر همو کارتکانی عراقی لوانش تنانت کرتی امنیش بینی من داگیرکاری داعش من بینی بوز روبره کی زور فراوانی ولات اویش بهوی گندالی دزگاه امنیه کام بولو کاتا دا او کات گندالی فرماندهیه سربازیکانیشی گرت بوا کواتا گندالی تاکا کوسپی گوره بو لبردم پروژکانی براو پیشچونو پروژکانی آبوریش دکرت ولاتانی سيري ولاتاني جيهان بكين او ولاتاني پێشکەوتو هیچ کاتێک گەندەڵی تێدا نابینرێت بۆ گەڕانەوە بۆ پرسیارەکەت لەبارەی دەروازە سنووریەکان هەڵبەتە یەکێک لە گرنگترین کۆسپەکان لە دەروازە سنووریەکان لە سەرانسەری عێراق گەندەڵیە کە لە شوێنێکە بۆ شوێنێکیش جیاواز نییە بەڕای من پەتای فەساد کۆنتڕۆلی هەموو هەروەها جێگیرە لە دەروازە سنووریەکان و بەداخێکی زۆرەوە هەموو حکوومەتەیەک لە دوایەکەکانی عێراق دوای ساڵی 2003 تا ئێستا نەیانتوانیوە ئەو دەروازە سنووریانە لە گەندەڵی پاک بکەنەوە بەندەرەکان پاک بکەنەوە چه گەندەڵی ئیداری یاخوددارایی ئەمەش کاریگەری زۆری هەبووە و بەردەوامیش دەبێت بە شێوەی بەردەوام وەک دەزانی ئێمە وڵاتێکی هاوردەکارین لە دەرەوە لە بەرامبەریشدا ئەو هاوردەکردنە بۆ کاڵا و مەواد سەرەتاییەکان کە هاوڵاتیان پێویستیان پێیەتی ئەوە باجی لەسرە دەکرێت ئەم باجە ببێتە داهاتێکی دووەم دوای نەوت بۆ هاوڵاتیانی عێراقی کەواتە فرامۆشکردنی ئەم دۆسیە و بەجێهێشتنی بۆ گەندەڵی و گەندەڵکاران کاریگەری زۆری لەسەر دەروازە سنووریەکان کردووە و وای کردووە کە داهاتی ئێمە لە دەروازە سنووریەکان زۆر کەم ببێتەوە کاتێک ئێمە باسی عێراق بکەین لە پەڕەکانی مێژوودا عێراق وڵاتێکی زۆر گەورەیە یعنی ئەوە ناشاردێتە بەڵام دەمێت ئەو بپرسم ئەوەی عێراقی بەو وەزعی ئێستا گەیاندووە ناکۆکی سیاسی بووە یان فەشەلی ئیداری و بوونی ئەو گەندەڵیە زۆرە بووە کە لە عێراق هەیە بەڕێزم شکستەکە لە سیستەمی سیاسیدایە ئەو لە ساڵ 2023 تا ئێستا سیستەمی سیاسی سیستەمێکی شکست خواردوو بووە هەموو وڵاتانی عێراقیش دەزان ئەم شکستە وای کردووە کە
وڵات بەرەو وێرانە بڕوە کە ئێمە ئێستا بە چاوی خۆمان دەبینین لەسەر ئاستی پیشەسازی ئەگەر باز بکەین ئەمڕۆ هیچ پلانێک لەلایەن حکوومەتەوە و هەروها لەلایەن بانکی ناوەندی عێراقیەوە نییە بۆ ئەوەی پشتیوانی لە پیشەسازی و بەرهەمی ناوخۆی بکرێت. پێویست بوو پرۆژەی پیشەسازی لە وڵات ڕابگەیندرابە و هەروها ئەمە کاریگەری لەسەر پیشەسازی و بەرهەمهێنان هەبووە. ئەمڕۆ ئێمە لە زۆرێک لە قەیران دەدەژین، ئەم هەموو قەیرانانەش بە پلەی یەکەم بەهۆی گەندەڵیە، لە پلەی دووەمیش بەهۆی خراپی بەڕێوەبردننی وڵاتە بۆ ئەو دۆسیانە. بۆ نمونە عێراق ئەمڕۆ ئەگەر بتوانێت ئاسایشی خۆراک بە باشی بەڕێوە ئیدارە بدات، ئەو کات دەمانتوانی سەقامگیریەک لە نرخی کاڵەکاندا بۆ هەوڵاتیان ببینین. وێڕای بەرزبوونەوەی و هەڵبەز و دابەزی نرخی دۆلار بۆ نمونە برنج ئارد بله شەکر دەبینین نرخەکانیان گونجاون لە باکوورەوە تا باشوور، لەبەر ئەوەی توانیویانە ئەو دۆسیە کۆنتترۆل بکەن. بۆیە ئێمە بۆ هەموو کارتەکان پێویستیمان بە هۆشیاری هەیە بۆ ئەوەی بتوانین لە سەرجەم سێکتەرەکان بتوانین کۆنتترۆلی دۆخەکە بکەین. چونکە وەک دەزانی گەندەڵی پەتای گەندەڵی وەکو ڤایرۆسێک کەوتوتە گیانی هەموو وڵات. بە بڕوای من بەڵێ بەڕێز ئەحمەد، گەندەڵی و کەم تەرخەمی واتە فەرامۆشکردنی دۆسیەکان دەبینین ئەمڕۆ نرخی ناوت بەرزە، بەڵام لەوانەیە 2 ساڵیت کە دابەزێت، ساڵێکیت کە دابەزێت، ئەو کات لە ئاست پێداویست و خواستی وڵاتدا نابێت. بۆیە پێویستە ئێمە پلانێکمان هەبێت بۆ ئەوەی بەسەر گەندەڵیدا زاڵ بین، بۆ ئەوەی لە داهاتووشدا بتوانین کۆنتترۆلی دۆخەکە بکەین و چاکسازی ئابووریش ئەنجام بدەین. بەڵام کێشەکە لەوەدایە ئەوانەی کە دۆسیە عێراق بەڕێوەدان خۆیان کەسانی گەنداڵن، کەواتە ئێمە چۆن دەتوانین چارەسەری گەنداڵی بکەین لە ئەف سەرنجین هەبوو من گەلێک گرنگ بوون. گەلێک سپاس ئەحمەد عەبدڕەبە بسپورێ ئابووریش بەغداد، سپاس کۆ هون لەگەڵمە بوون.